ئەتەوێ ئینسانە زەعیفەکان بناسی سێدانە نیشانەیان هەیە. نیشانەی ئەووەڵ زۆر شت تکرارەکەنەوانێ، بە تکرارکردنەوە بە تەوزیعدانی زیاد لە حەد بە قەسەم خواردن ئەیانەوێ ئەم شتە پڕەنگ وەکەن. ئەگەر تۆ ڕاستی و ئەگەر دروستی و ئەگەر پێت حەقەت چی پێویستە بەم هەمووە تەوزیح و قەسەم خواردنە. خاڵی دووەم وەک بازیگەروان لە هەرکیوە بابێ لێەوە شەناکەن لەگەڵ هەموویە کەسێکا خۆیان یەک ڕەنگەکەن. پێکەنینەکە بۆ کابرا لە حاڵەکە پێکەنینی نایە، تەئیدی کابراکە لە حاڵەکە بڕۆی بە تەئیدی نییە. بۆچی ئەتەوێ خۆت بە هەر قیمەتێ تەنەزول بکەی لە هەموو ئوسولێک گوۆی کە کابرا ڕازی بکەی؟ بۆی ئینسانە بێ ئوسول و چوارچێوەی خۆی ببێ. وە خاڵی سێوەمی نیشانەی ئینسانە زەعیفەکان ئەوەیە کە بە شدت پێویستیان بە تەوەجوهی خەڵکە، یعنی بێتەوەجوهی ئەیان کوژێ لە پۆششیانە، لە هاتوچویانە، لە قسەکردنیانە، فقط ئەیانەوێ ببیندرێن، حازرن هەموو شتێ بکەن بۆی کە بەڵەیەکیان پێ بودرێ، بۆی کە تەئید بکرێن. مەگەر تۆ عەبدی ئەڵڵا نیت بۆچی لە ڕاستای ڕەزایەتی ئەوان ناڕۆی؟ بەرنامەی پێداوی خێری دنیا و قیامەتی تایە، بۆ اعتماد بە نەفست نییە، بۆ عیزەتی نەفسی خۆت نییە، بۆیە لەم سێ خاڵە خۆت بپارێزە. بە زۆری تکرار و قەسەم و تەوزیعدان شتی خۆت سابت مەکە. لەگەڵ هەموو کەسێکا خۆت لە هەموو کوێ بە هەموو ڕەنگێ دەرمەهێنا و ئەو نەش نیازت بە تەوەجوهی خەڵک نەبێ.